بە هیوای کاتت خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی لاپەڕەنەوە 28 لێرەش گەیشتمە هەموو هاوکێشەکان بە هزری شی کار بکە وەڵامەکە بە سادەترین شێوە بنووسە. لێرە هاوکێشەم هەیە واتە ژمارەکم هەیە کە دیار نییە، دەبی بزانم ئەو ژمارەیە چەندە، لە جیاتی ژمارەکەی پیتەک دانرایە. شیکاری هاوکێشە واتە ئەمن دەبی بزانم بۆ وێنە لێرە ئەو پیتە دەکاتە چ ژمارەک، یان ئەو پیتە دەکاتە چ ژمارەک، یان ئەوە یان ئەوە. پیتەکانی کە ژمارەکە نادیارە. پرسیاری 38 پیتی ب ئەگەرە من کۆ بکەمەوە لەگەڵ یەک چارەک یەکسان دەبی بە 3 چارەک. ئایا ئەمن چ کۆ بکەمەوە لەگەڵ یەک چارەک دەبیتە 3 چارەک؟ زۆر ئاسانە ئەو پرسیارانە. لێرە پیتی ب کە کەرتەکە 100% چونکە کە تەمەشا دەکەم لێرە کەرتە کێژێرەکەی چارە، لێرە کەرتە کێژێرەکەی چارە، کەواتە لێرەش دەبی کەرتەکە بی ژێرەکەی چاربی. کەواتە ئەمن یەکسەر هەر نەبی ئەوەی دەنووسم کە کەرتەکەم هەیە ژێرەکەی چارە لە جیاتی پیتی ب. جارێ سەرەی کەرتەکەی نازانم، هیچ نانووسم، ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ یەک لەسەر چار هەر دەینووسمەوە، جارێ هەر بیری لێ دەکەمەوە 3 لەسەر چاریش 3 چارەک دەنووسمەوە. ئێستا تەمەشا دەکەم بە ئەوانە بسڕمەوە ئاسانتر دەبی. تەنیا پیتی بمینێتەوە. ئێستا لێرە تەمەشای سەرەی کەرتەکان دەکەم، ژمارەکم لێرە هەیە کە جارێ نازانم چەندە، بەڵام کە کۆی دەکەمەوە لەگەڵ یەک دەبیتە 3، یەکسان دەبی بە 3. ئایا چ ئەمن کۆ بکەمەوە لەگەڵ یەک دەبیتە 3؟ زۆر ئاسانە، بێگومان ژمارە 2. کەواتە پیتی ب دەکاتە یەکسانە بە 2 لە 4. پیتی ب یەکسانە بە 2 لە 4. بەڵام 2 لە 4 دەتوانم کورتی کەمەوە. کورتکردنەوەکە کووە؟ سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم کە کۆڵکەی هاوبەشە دەبیتە نیو. ئێستا شیکاری هاوکێشەکە دەتوانم بنووسم پیتی ب یەکسانە بە نیو. پیتی ب یەکسانە بە نیو. تەواو. چونکە ئەمن ئەگەر نیو هەروەکو 2 بەسەر چارە، ئەگەرە من 2 بەسەر چارم هەبی کۆی کەمەوە لەگەڵ 1 بەسەر چار بێگومان دەبیتە 3 بەسەر چار، چونکە من تەنیا سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە، هیچ کاتێک ژێرەی کەرتی کۆ ناکەمەوە. ئەوە تەواو بووم. پرسیارەکەی دیکە لێرە چییە؟ پیتی م یەکسانە بە 5 لە 12 و 7 لە 12. ئەمن هیچ نەبی دەزانم کەرتەکەی ئێرە ژێرەکەی 12. ئەوجا تەمەشا دەکەم ئەو کەرتانەوە خۆی دەنووسمەوە 5 لە 12 کۆ 7 لە 12. پیتی مەکەی لا دەبم چونکە دەزانم دەکاتە کەرتەک هیچ نەبی ژێرەکەی 12. ئەوجا سەرەی تەمەشای سەرەی ئەو 2 کەرتانە دەکەم. ئەگەرە من 5 کۆ بکەمەوە لەگەڵ 7 ژمارەکەی ئێرە دەردەچی، کەواتە 5 و 7 دەکات 12، کەواتە سەرەی کەرتەکە 12.
کەواتە پیتی م دەکاتە کەرتی 12 لە 12 12 لە 12ش هەمومان دەزانین دەکاتە یەکی تەواو کەواتە دەنووسم پیتی م یەکسانە بە یەکسانە بە یەکی تەواو هەمیشە یەکی تەواو یەکسانە بە 12 دابەش 12 20 دابەش 20 هەرچ ژمارەک بینم دابەشی خۆی بکەم دەکاتە یەکی تەواو ئەوەش تەواو بووم چمە لای پرسیارەکەی دی کەرتی 4 بەش لە 5 ئەگەر کەمی کەمەوە لە پیتی د دەکاتە 2 لە 5 ئەمن هەر هیچ نەبی دەزانم کە پیتی د کەرتەکە ژێرەکەی 5 ژێرەکەی 5 ئەوەی دەزانم ئەگەر هیچیش نەزانم پاشان تەمەشا دەکەم لە لای ڕاست ئەگەر ئەمن ئەو چارەی بینم ژمارە چی لێکەم کەمەوە دەبیتە 2 ئایا 4 چی لێکەم کەمەوە دەبیتە 2 بێگومان 2 کەواتە پیتی د دەبی بکاتە 2 بەش لە 5 بەش کەواتە دەنووسم لێرە پیتی د یەکسانە بە 2 لە 5 چمە لای پرسیارەکەی دیکە پیتی س یەکسانە بە 7 لە 10 کەم 1 لە 10 لێرانە ئەمن دەزانم کە پیتی س هیچ نەبی ژێرەکەی دەیە ئەو جە تەمەشای ئێرە دەکەم 7 یەکی لێ بڕوا دەکات چەند دەکات 6 چونکە ئەگەر ئەمن چونکە 7 لە 10 1 لە 10 لێ بڕوا 6 لە 10 دەمێنێ هەر ئەوەیە تەواو ئیدی پیتی س یەکسانە بە 6 لە 10 هەر بە هزری بەڵام ئەگەر بمەوێ بە سادەترین شێوە بینوسم 6 لە 10 سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم یەکسان دەبی بە 3 لە 5 کەواتە دەتوانم بنووسم پیتی س یەکسانە بە 3 لە 5 چونکە دەبی بە سادەترین شێوە بینوسم تەواو پرسیارەکەی دی 3 بەش لە 7 بەش کۆی بکەمەوە لەگەڵ پیتی س دەکا 5 بەش لە 7 بەش ئەمن دەزانم کە پیتی س هیچ نەبی ژێرەکەی پیتی س لا دەبم ئەوها ژێرە چی دەنووسم کە 7 ئەوجە لە خۆم دەپرسم ئەو سێیە کۆی بکەمەوە لەگەڵ چ دەبیتە 5 بێگومان لەگەڵ 2 تەواو کەواتە پیتی س کردیە هەموو ئەو کەرتە پیتی س یەکسانە بە کەرتی 2 لە 7 بەڵام 2 لە 7یان لا بردبوو ئەوها سڕی بوویانەوە پیتی س یان دانابوو بزانن ئەمن دەزانم دەکات چەندیان نا بێگومان ئەمن دەبی بزانم پیتی س یەکسانە بە 2 لە 7 ئەوجا ئەو پرسیارە پیتی ف کەم 1 لەسەر 6 دەکاتە 5 لەسەر 6 یان پیتی ف کەم 1 شەشێک یەکسانە بە 5 شەشێک ئەمن پیتی ف ئەوها تۆزەک دەستڕمەوە لای دەبم هیچ نەبی دەزانم کە ژێرەکەی 6 ئێستا لە خۆم دەپرسم ژمارەك لێرە هەیە کە یەکی لێکەم دەبتەوە دەبیتە 5 ئایا ئەو ژمارە چییە کە یەکی لێکەم دەبتەوە دەبیتە 5 بێگومان ئەو ژمارە 6 چونکە 6 لە 6 1 لە 6 لێکەم بیتەوە 5 لە 6 دەمێنێتەوە لە لای چەپ ئەمن دەزانم 6 لە 6ش 6 دابە 6 دەکا یەکی تەواو کەواتە پیتی ف یەکسانە بە
پیتی ف یەکسانە بە 6/6 ئەویش یەکسانە بە 1 تەواو. زۆر بە ئاسانی ئەو پرسیارانە شیکار دەکرێن. تەواو بووم وابزانم. ئێستا دێمە لای شیکاری پرسیارەکان. بەکارهێنانی پێدراوەکان بۆ ڕاهێنانی 44 هەتا 46 و لیستی بەرامبەر بەکاربێنە. ئەمن ئەگەر ئەو لیستەی بخینمەوە پێش هەموو شتێک سەڵاتەی میوە. چم پێویستە 2 کوب پارچە پرتەقاڵ، 1 کوب پارچە تو یان تو بەخۆی دەبا کوپێک بنووسرا بە 1 کوب نەک بە وشە، هەتا ئەمن بزانم 1 کوب کوپێک 1 کوب هەریەکە ڕاستە، بەڵام چونکە بیرکاریە ڕەنگە باشتر وابی بە ژمارە 2 کوب و 1 کوب لە توش نابی ئەوها بنووسێ، دەبی لا بە تەنیا وە تو ئەوها تو نەک لە تو. پاشان چم پێویستە 1 چارەک گیراوەی پرتەقاڵم پێویستە، ئەو جا 1 مڵاک لە شەکر. لێرە شتێبینی من لەسەر مڵاک ئەوەیە کە دەبا نووسرا بە کام جۆرە مڵاک یان کەوچک، ئایا کەوچک و مڵاکی خواردن یان کەوچک و مڵاکی چا، کامە مڵاک، چونکە زۆر گرنگە لێرە ئەوەی ڕاستی بی ئەوەندە جۆرە بەکاردێ لە کاتی باسکردنی چۆنیەتی دروستکردنی خواردن و سەڵاتە و شتیوە. یەکەم جۆریان کە لە هەمویان گەورەترە مڵاکی خواردن کە ئەو جۆرەیە ئەوەندە گەورەیە 15 ملیلیترە. پاشان مڵاکی چا خواردن ئەویش 5 ملیلیترە. ئەو جا نیو مڵاکی خواردنیش هەیە، نیو مڵاکی چاش هەیە و چارێگە مڵاکی چاش هەیە و 1/8 مڵاکی یان کەوچکی چاش هەیە. ئەوەندە زۆرە هەیە، بەڵام ئەوە گرنگە کە بزانین کامە مڵاک مەبەستیان کامە مڵاک بوو. دەبا نووسرا بە مڵاکی خواردن یا مڵاکی چا. دەنا زۆر ئاسان نییە سەڵاتەی میوە دروست بکەم. ئێستا 1 مڵاکی شەکر، 1 مڵاک گیراوەی لەیمون واتە لیمۆ، لێرە نازام لۆ نووسرا لەیمون. پاشان نازام ئێرە ئەوە چەندە 1/2 بی ڕەنگە نیو ڕەنگەوە نیو بی، نیو مڵاک لە ڤانێلا، دوایە 1/8 هاڕاوەی پرتەقاڵ. باشە، ئێستا تەماشای پرسیارەکان دەکەم، هەرچەندە نازانم مڵاکەکانیش چەند گەورەنە، بەڵام کێشە نییە. پرسیاری 44 ناسک 7/8 کوب گیراوەی پرتەقاڵی هەیە، واتە 7/8 هەیە، هەمووی نییە تەواو، بەڵام 7 بەشی هەیە. چەندی لەلا دەمینێتەوە ئەگەر بڕی سەڵاتەی میوەی کرد بە 2 ئەوەندە. لێرە ئەو پێوەرانە بۆ 1 بڕە، واتە 1 بڕی سەڵاتە. ئەوجا ئەو سەڵاتەیە لۆ 4 کەسبی یان لۆ 6 کەسبی نازانم، بەڵام 1 بڕە. کەچی ناسک دەیهەوێ 2 ئەوەندەواتە 2 بڕ دروستکە. لۆ هەر 1 بڕ ئەمن چەندم گیراوەی پرتەقاڵ پێویستە یان ناسک چەندی پێویستە؟ 1 چارێک 1 بڕ. ئەدی لۆ 2 بڕ دەبی 1 چارێک و 1 چارێکی ئەمن کۆ بکەمەوە، واتە ئەمن دەبی بینم 1 چارەک کۆی بکەمەوە، چونکە 2 ئەوەندەم پێویستە لەگەڵ 1 چارەک. ئەو جە دەکاتە چەند؟
دەکاتە 2 چارەک بێگومان. 2 چارەکیش دەتوانم بنووسم نیو، بەڵام باجارێ هەر ئەو هابی کەواتە ناسک 2 چارەکی پێویستە. 2 چارەکیش بەخۆی چەندی هەیە؟ ناسک 7/8 هەیە. بزانین ئەگەر 2 چارەکی بەکارهینا چەند دەمینێتەوە. ئەمن دەبی 7/8 بینم 2 چارەکی لێ دەرکەم، واتە ئەمن دەبی لێرە 7/8 بینم 2 چارەکی لێ دەرکەم، چونکە ئەو 7/8 هەیە. 2 چارەکیش بەکار دەینی 2/4 زانین چەند دەمێنێتەوە. چونکە ئەمن لێرە کەرتەشینەکە ژێرەکەی دەبی بکەمە 8 دەینم چ دەکەم جارانی 2 دەکەم سەرێ و ژێرە. کەرتەکەی مۆرەکە وەکو خۆی دەنووسمەوە، کەرتەشینەکە دەبیتە چ؟ دەبیتە 4/8. ئێستا زۆر ئاسانە 7/8 4/8 لێ بڕوە 7 چاری لێ بڕوە 3/8 لۆ دەمینێتەوە. 3/8 ئەو 3/8 کوبە 3/8 هەرچبی 3/8 لۆ دەمینێتەوە. ناسک چونکە نووسرا بوو چەندی لەلا دەمینێتەوە، کەواتە 3/8 بەشی لەلا دەمینێتەوە. بەخۆی ئەگەر 1 بڕی دروست کرد بە تەنیا چارێکێکی پێویست بوو، بەس چونکە 2 بڕی دروست دەکا 2 چارێکی پێویستە. 2 چاریەک. ئەوە تەواو بووم لەو پرسیارە. پرسیاری 45 سەرجەمی مڵاکەکانی پێویست لە ڤانێلا و هاڕاوەی پرتەقاڵ بۆ ئامادەکردنی سەڵاتەی میوە چەندە؟ ئەمن دەچم کۆیان دەکەمەوە. نیو مڵاک لە ڤانێلا و 1/8 کۆ دەکەمەوە. نیو 1/8 لێرە کۆ دەکەمەوە. نیو کۆی دەکەمەوە لەگەڵ 1/8 ژێرەکانیان چونکە 1 نییە، ئەو ژێرە شینەی دەکەمە 8 کەواتە جارانی 2 دەکەم، 4 دەکەم ببوورن، کە ژێرە شینەکەی جارانی 4 دەکەم دەبیتە 4/8 کۆی دەکەمەوە لەگەڵ 1/8. ئێستا زۆر ئاسانە 1/8 دەنووسم 4 و 1 دەکا 5 کەواتە هەردووچیان پێکەوە دەکەنە 5/8 بەش. ئێستا دێمە لای پرسیاری 46. ناسک چارێکێک مڵاکی لە هاڕاوەی پرتەقاڵ بەکارهێنا، چەندی زیاتر بەکارهێنا لە بڕی پێویست. بڕی پێویست 1/8 بوو ئەگەر 1 بڕی دروست کرد بە، بەس چونکە ناسک 2 بڕی دروست کرد کەواتە 1/4 بەکارهێنا. ئێستا ئەمن دەبی بزانم 1/4 بێگومان ئەمن یەکسەر دەبی بزانم چونکە ناسک 2 بڕی دروست دەکرد کەواتە چەندی زیاترە 1/8 زیاترە، بەڵام ئەمن ئەگەر بمەوێ 1/4 کەم دەکەمەوە لە 1/8 هەتا بەباشی وەڵامەکەی بزانم. ئەوەی ناسک بەکاری هێنا 1/4 بوو، بەخۆشی ئەوەی پێویست بوو 1/8 بوو. بزانین 1/4 چەندی زۆرتر لە 1/8. ئەمن ژێرەی ئەو کەرتە سۆرەی دەکەمە 8 واتە دەبی ئەمن جارانی 2 بکەم سەرە و ژێرە. کەرتە سۆرەکە دەبیتە 2/8 کەرتە شینەکەش 1/8 کەرتە سۆرەکە کەم کەرتە شینەکە دەبیتە 1/8 1/8 زیاتر بەکارهێنا. پرسیاری 47 نەرمین 2/3 خەرجیەکەی تەرخان کرد بۆ کڕینی خواردن. لێرە ئەو پرسیارە تۆزێک ڕەنگە ئاڵۆزی تێدابی،
چونکە لەو کتێبەی هەتا ئێستا باس نەکرایە یەکی تەواو دەکاتە 3/3 هەموو هەمیشە دەکاتە 3/3 یان 4/4 یان 5/5 کە هەمووی چونکە نەرمین 2 بەش لە 3 بەشی بەکاردێنی واتە نەرمین 3 بەش لە 3 بەشی خەرجی هەیە کە یەکی تەواوە ئەوجە لەو 3 بەش لە 3/3 2/3 بەکاردێنی کە 2/3 بەکاردێنی دەبی چەندی لۆ بمینێتەوە کە 2/3 بەکاردێنی لۆ خواردن و 1/5 بەکاردێنی بۆ پاشەکەوت ئایا ئەو کەرتە چییە کە مایتەوە لە خەرجەکەی و کام کردار بەکاردێنی ئەمە لێرە 2-3 ڕێ هەیە کە بتوانم ئەو پرسیارەی پێ شیکارکەم یەکەچان ئەوەیە کە زۆر گرنگە کە هەمیشە جێم لێ دەبی 2/3 یان کەرتێک بەکاردێ ئەم دەبی تەماشای ژێرەی کەرتەکەی بکەم دەبی یەکسەر بزانم هەمووی وەکو ژێرەکەیە سەرەکەی 3 و ژێرەکەی 3 ئەگەر کەرتەکەم بۆ وێنە 4/5 بە ئەم دەبی یەکسەر بزانم هەمووی 5/5 ئەگەر کەرتەکە ئەوەی خەرجکرایان ئەوەی بەکارهاتیا بۆ وێنە 1/4 بی ئەمن دەبی بزانم هەموو دەکاتە 4/4 لێرە تەنیا دەمەوێت ئەوەی ڕوونکەمەوە کەواتە هەمووی پارەکەی نەرمین خەرجەکەی هەمووی 3/3 2/3 بەکارهینا هەمووی 3/3 2/3 بەکاردێ چەند دەمینێتەوە بەکاردێ بۆ خواردن چەند دەمینێتەوە 1/3 دەمینێتەوە ئەو 1/3ش پاشان چ دەکا 1/5 ئەو 1/3 دەچی پاشەکەوت دەکەواتە ئەمن دەبی 1/3ەکەی بینم 1/5 لێ دەرکەم ئەو ڕێیەکە لە ڕێیەکە ئەوجا دەزانم لە خەرجەکەی چەند دەمینێتەوە کەواتە ئەم دەبی ژێرەی کەرتەکان ڕێک بێخم ژێرەکەیان بکەمە 15 کەرتی یەکەم مۆرەکە جارانی 5 بکەم دەبیتە 5/15 کەرتە سۆرەکە جارانی 3 بکەم دەبیتە 3/15 زۆر ئاسانە ئێستا 5 3 لێ بڕوا 2/15 واتە ئەو کەرتەیە کە لۆی دەمینێتەوە واتە ئەگەر 15 دیناری هەبی 2 دیناری لۆ دەمینێتەوە بەڵام مەرجنیە 15 دیناری هەبیت نازانین چەندی هەیە پێویستیش ناکا بزانین بەڵام هەر لە 15 بەش 2 بەشی لۆ دەمینێتەوە پاشی ئەوەی کە پاشەکەوتی کردیە و پاشی ئەوەی کە خواردنیشی خواردیە ئەگەر 15 دیناری هەبا 2 دەماوە ئەگەر 30 دیناری هەبا 4 دەماوە ئەگەر 150 دیناری هەبا 20 دەماوە ئەوها لێرە مەبەستمان تەنیا ڕێیەکەی دیکە چیەکە گۆتم ڕێ دیکەش هەیە ڕێیەکەی دیکەش ئەوەیە ئەمن 2 بەش لە 3 بەشی کۆ بکەمەوە لەگەڵ 1 بەش لە 5 بەش با کۆ بکەمەوە بزانم چ ڕوو دەدا 2 بەس با لە جێشکە کۆکەمەوە 2 بەش لە 3 بەش کۆی بکەمەوە لەگەڵ 2/3 کۆ 1/5 ژێرەکانیان ڕێک دێخم ئەو کەرتەی جارانی 5 دەکەم ئەو کەرتەش جارانی 3 دەکەم هەتا ڕێک بکەوی کەرتە مۆرەکە بووە 10/15 10/15 کەرتە شینەکەش بووە 3/15 ئێستا کۆیان دەکەمەوە 1/15 دەنووسم ئەو جا 10 و 3 دەکا 13 ئەوەی لۆی دەمینێتەوە چییە؟ دیسان 2 بەش لە 15 چونکە هەمووی دەبی 15/15 بی ئەم دەبی ئەوەی تێبگەم کە
ئەوەی خەرجی کرد و ئەوەی پاشەکەوتی کرد بە هەردووچیان کردیە 13 بەش لە 15 بەش. ئەوەی مایەوە هەمیشە هەتا بزانم چ دەمینێتەوە ئەم دەبی تێبگەم کە 15 لە 15 هەموویتی. ئەگەر 15 لە 15 هەمووی بی 13 لە 15 لێ دەرکەم دیسان 2 بەش لە 15 بەش دەمینێتەوە وەکو وەڵامی پێشترم، کەواتە هەرکوو ئەمن چاچی کەم هەر چاک دەبی. خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 98. هیوادارم ڕوونکردنەوەکان ڕوون بن و چاوپۆشی بکەن لە کەم و کورتەکان و هەتاوانە چی نوێ لاپەڕە چی نوێ ڕەنگە بابەتە چی نوێ هەر بژی.